خۆشەویستانم لێرێن ئێمە تەنها ڕاگەیان نەخۆشەویستەکان لێران بە خەراتیانەکەم لەگەڵ کەسایەتی و دڵسۆزی هونەر و هونەرمەندان و کەسایەتی ئەکادیمی و دکتۆر عادل زۆر بە گەرمی عادل محەممەد کەریم لەگەڵ کاگەرمیانی هاوڕێی هونەرمەند و چەند هاوڕێیەکی کەمی بە پەنجەکانی ئەتوان بڵم یا یەک دەزە دوو دەزەژمێرێنی کە لێرەین ئێمە یادی هونەرمەندێک بکەینەوە کە زۆر بەداخەوە نازەم دنیای بۆی لاتوێنی هێشتا توانم بڵێم من وازانم هێشتا کۆچی دوایی نەکردووە چکە و هەمیشە زیندوو لە ناومانەیە ئەو بە ڕۆح لە ناومانەیە جەستە بەجێشوین ئەتا چاوشینی خۆشەویستی هەمووان ئەتا چاوشینی شاعیر ئەتا چاوشینی ئاوازدانەر کە بەزەونیم بزانام دوو ئەلبومی بەس شعری دەنگی هەیە زۆرێک لە هونەرمەندانەی کە ئێستا نان و بژێویان لەسەر هونەرە بەداخەوەڵم چکەوانە ئەوەش هەرەقی خۆیانە چکەوە شەر بژێوی ژیان دەتوانێت لە هونەرەکەی دابین کە بەڵام بژێوی ژیان و نانیان لەسەر شعر و ئاوازەکان و میلۆدیەکانی عەتا چاوشینە بەڵام زۆر بەداخەوە کە لە حاڵەتی شیاوایە هیچ نەبێت ساڵی جارێک یا لەسەر مەزارەکەی چەپچێ گوڵدانین یا لە هۆڵێکا بۆنێکی بۆ بکرێ یا هەر هیچ نەبێ ئەگەر بە کۆڕێ بێ بە سیمینارێ بێ بە یادکردنەوەی بێ ئێمە لە یادی نەکەین. سواسی ئەم گروپە مۆزیکە خۆبەخشاکەم ئەم کەسانی کە لێرە ئەمڕۆ ئامادەن هەمووی هاوڕێکانی عەتا چاوشینێن ئەمانەوە یادی بکەینەوە. زۆر ناوانی وەفادارن بەرامبەری هونەرمەندان لە ناویانە جەمالی دەلاک کە هەمیشە هیچ هونەرمەندێک لە یاد ناکە. جەمالی دەلاک ئەو پیاوەی کە هەمیشە یادی هونەرمەندان و بەسەرکردنەوەیان گرتوێتی ئەسوی خۆی ژیان نامەیان و بە ئەرشیڤکردنی هونەرەکەیان. شەوی ڕابردوو وتارێکی بڵاو کردوێتەوە لەسەر عەتا چاوشین هاتووە یادگاریی جێراوەتەوە کە ئێمە 5 ساڵ لەمەوە پێش لێرە یادی عەتا چاوشینمان کردەوە کاتی کردنەوەی ئەم پەرکێرە کە لەسەر ئەرکی دکتۆر تەها ڕەسوڵ و کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت ئەم پێکەرە دروستکراوە هەموو کارە جوانەکانی کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت. ئەمە نووسینەکەی جەمالی دەلاکە هونەرمەند میدی حسێن مەرجی ناوەختی عەتا چاوشین ژان و ئازاری برای شەهیدەکانمی بیربردمەوە. جەمالی دەلاگەڵێ لە هەر ڕوودا و کارەساتێکی تراژیدیا بەسەر گەلەکەمان داهات بێت هونەرمەند میدی حسێن خامە پڕاست و لێوان لێو لە جوانی خستۆتە کار و ئەو کارەساتی بەو دنیا جوانەی شعری خۆی دەربڕیوە و پاشان بە دەنگە زوڵاڵ و خۆشەکەی چڕیوێتی گوێگران و هۆگرانی دەنجی پێ سەرسام کردووە. ڕۆژی نۆی 2020 مەراسیمی پەردەلازان لەسەر پەیکەر و کردنەوەی باخچەیەک بە ناوی هونەرمەند کۆچکردو عەتا چاوشین کرایەوە. جا لە خانەوادەی هونەرمەندی کۆچکردو زۆر لە هونەرمەندان و هاوڕێیانی شەیدانی دەنجی هونەرمەند عەتا چاوشین ئامادەی و مەراسیمە بوون. یەکێک لەو مەقامە پڕهەستە دابڕانە کۆچە ئەبەدەکەی عەتا چاوشین کە لەو مەراسیمەدا خوێندرا بە دەنجی هونەرمەند میدی حسێن بوو. هونەرمەند میدی حسێن و عەتا چاوشین دوو هاوڕێ هونەرمەندی یەک کات و سەردەم بوون کە پەیوەندی بەرایانە و هونەری پێکەوی گرێدا بوون. زیاتر مەبەستی کاک جەمال لەم هۆنراوەیە کە بۆ کۆچی دوایی عەتا چاوشین میدی حسێن نووسیوێتی ئەمە هۆنراوەکەی من بۆتانە خوێنمەوە. پەست و پەرێشانە بێتۆ شارەکەم ئەی پەست و پەرێشانە بێتۆ شارەکەی سالم کاکە سوور دیارە کاک میدیام و جارە بە کاکعاتایە و کاکە سوور. پەست و پەرێشانە بێتۆ شارەکەی سالم کاکە سوور غەریبستانە بە بێتۆ خانەقا و سەرا و پیرمەنسوور بێشەوق و بێزەوقە وڵات هەر لە کوێستان تا گەرمەسێر شینی ئازیزانیان جێڕایە زایەڵەی ساز ناڵەی بلوێر مەلی ئارەزووی دیدارت بێ ئەوقرە و بێهێلانەیە ئەو دڵی جێژوانی تۆ بوو لە دوای کۆچت دوێرانەیە بەهاری خەندە و پاییزی مووی زەردی سرت کاکە سوور بە مانگ و خۆریان ئەچوانی لە پێش چاوی نزیک و دوور چ دەردێکی بێدەرمانە وەک برژەنگ لە بەرچاوان بوون مانگ و خۆر بە ساتەوەختی هەردوو پێکەوە ئاوا بوون. تۆ بە پەلە چه هەستێ بوو بۆ ناوتەم و مژی بردی ئەی برادەر چ دەستێ بوو ڕێی هاتنەوەی لێون کردی لە سایی ناکەسە ژیایی لەسەر پێی خۆت ڕاوەستا بووی سەرقافڵی کاروانی شعر و گۆرانی بووی نەوەستا بووی چاهچایی ئاوازی گەروت ئاوێتەی دەفی سینە بوون چرخی سپڵە بە نەفرەت بێ لە دوو قەرنا بۆ تۆ نەبوون ناڵێم خەمی کۆڵت سووک بوون گەلێ ئازارت چەشتووە دڵنیا بە پشتی شێرت بۆ هاوڕەکەت جێهێشتووە لەم ئێواری تەمەنامە تەنها و کردم لەم ئێواری تەمەنمە تەنهات کردم چ بەدبەختم هاکا منیش وە دەرنرام ئەڵەی میوانی ناوەختم زەمانە لێت غافڵ نەبوو
دەگیا ڕەبی کۆستی کەوێ لەو داخەی نا بە دڵمەوە ئەو بەشی گەورەی بەرکەوێ کاغەز چارەی خۆی ڕەش ناکە خامە لە ناو دەستم هەڵێ دەبا من ئیتر بێدەنگ بم مام هەژار بەهێ من ئەڵێ خۆزگە من پێش تۆ ئەمردم تۆ شیوەند بۆ کردم کەمتر ببینە. بەڕاستی لە 22/6/2020 ڤایرۆسی شومی کۆرۆنا دەنگبێژ و شاعیر و هونەرمەندی خاچی هونەرمەندی ناو میلەت هونەرمەندی بەشمەینەت هونەرمەندی خێر لە خۆنەدی و چکە و هونەرمەندە بە کرێکاری ئەتوانە بڵم هاوڕێی تەمەنی من بووە لە سەردەمی ئەتوانە بڵم 18 ساڵیەوە هەمیشە بە یەکەوە بووین تەنانەت لە سەردەمانێکە کە پشتێنی جورجێت و پشتێنی ڕەش مەمنوع بوو لەم شارەیە من و ئەو هەمیشە بەیەکەوە یەک ناوەجلمان لای خەیادە دووری بە یەک وێنەکان ماوە نەرشی بکە بەیەکەوە هەمیشە بەیەکەوە پیاسی ئێوارانمان نەکەری توی مەلیک و بەیەکەوە لە هەندێک لە ئەلبومەکانی شەرەفی ئەوم بەرکەوتۆ کە من زۆربەی ئەلبومەکانی دوایینیشیان هی 2008 بکە تا ئێستا باوە زۆر لە ناو زمانی خەڵکیان من زۆربەی گۆرانیەکانم بۆ ئامادە کرد بوو. من پێم خۆشە گەر هەرچەنە لە بەرنمەیە هیچ شتێک ڕەنگە ئامادە نەبێ بەڵام کەسێکی وەکو دکتۆر عادل من مەمنونیە بمەگە لێرە بە یەک و تەشبێ باسی عەتا چاوشیم بکە باسی هونەرەکەی بکات چکە مامۆستا عادل کە ئێستا من هەر خۆش هەر بە زمانم خۆشە بڵم مامۆستا عادل هەرچەنە ئێستا دکتۆرە هەیە زۆر جێگەی شانازیە زۆر ئیشی لەسەر هونەری میلی و زۆر هەمیشە بایەخی بەو هونەرەیەوە حەزەکەم ئەو باسی هونەری عەتا چاوشیم بکات ئەگە بتوانێت. زۆر سپاس کاکە جەزاجان. من نامەوێ لێرەوە دووبارە سەرخۆشی خۆمان بۆ پرسەی یاخود بۆ کۆچی لە ناکاوی کۆچی ناوادەی ئەم هونەرمەندە دەرببڕین. منە بە هێشتێ لەسەر کاک عەتا چاوشین باسکەم. کاک عەتا من نەمەزانی کە خاوەنی پاشخانێکی گەورەی زانیاریە لەسەر هونەری گۆرانی مۆزیکی کوردی بەڵام بەداخەوە ئەو زانیاریانە یاداش نەکرا. کاک عەتا کە پێدەوت فڵان گۆرانی فڵان هونەرمەند ئەیوو فڵان کەس ئەسفی عەودی بۆ کردووە فڵان کەس عازف کەمانچەکە فڵانە فیسارە زانیاریشی زۆری لەسەر ئەم لایەنە هەبوو. کاک عەتا چاوشین ڕاستە بە هونەرمەندێکی میلی ناوزەند دەکرا بەڵام بانگراوندێکی معریفی بانگراوندێکی ڕۆشنبیری لەسەر مەسایلی هونەر و مێژووی هونەر و زانیارێکی تەواو دروستی هەبوو لەسەر گۆرانی بێژان و ڕەوتی کاروانی هونەری لە کوردستانە. من هەرەو ناڵێم بەڕاستی پێش کۆچەکەی بڕیار بوو کە لەگەڵ بەڕێزیە ئەو زانیاریانەی کە هەیەی لەگەڵ نادانیشێ و هەمووی یاداش کات بەڵام بەداخەوە مەرگ ڕێگەی نەیە. من هیوادارم خانەوادەکەی ئەگەر ئەو یادداشتانیان لایە ئەگەر ئەو زانیاریانیان لایە یاگەر یادداش کراوە چ بە دەنگی بێت چ بە نووسین لە ئایندەیە من ئامادەی ئەوەیم تایە کە بە ئەمانەتەوە زانیاریەکان وەرگرین و لە دووتێک کتێبێکا بۆی بڵاوکەینەوە. تەمان کاک عەتا لەو گۆرانی بێژانە نەبوو لە خۆیەوە گۆرانی بڵێت. ئەهاو تەفسیری شیعریە کرد کەلیمات وشەکان ئاوازەکە گونجانی و ئاوازە لەگەڵیا ئەگەر شتێک لە توانای خۆیان نەبووە ئەیوم ئەم گۆرانی زۆر قورسە لە توانای منان نییە ئەو حاڵەتەشی هەبوو. وە کاک عەتا بە چاوێکی زۆر بەرزەوە ئەیڕوانیە هونەرمەندانی کوردستان بە تایبەتی هونەرمەندانی هاوڕێی بۆ نموناگەر هونەرمەندێک لە ئاستیش ترا وایە زۆر بە سادەیی ئەیوت ئەیەم هونەرمەندە گۆرانیەکانی کارەکانی لە ئاستێکی زۆر بەرزایە لە ئاستێکی ئێوایە یعنی ئیرەیەکەی ئیرەیەکی دڵسۆزانە بوو کە بە گۆرانی بێژانی ئەبرد. بەهەرحاڵ ئیتر نازانین بڵین کە نەکبەتی ئەم میللەتەمانە یاخود نەکبەتی هونەری کوردیە کە ئەم هونەرمەندانە ئاوا بە زووی کۆچ ئەکەن. نمونەی کاک عەتا بەڕاستی لە هەکبەکەیە کۆڵێک
ئاواز و کۆڵێک شتی ترما بوو کە بەداخەوە بە ئاواتی نەگەشت هەروەک چۆن کاک حەمەجەزا کاک عوسمان عەلی ئەم گۆرانی بێژانە لە تەمەنێکی زۆر زووە بەجێیان هێشتن با بڵین سەرکردەی ئەمانە کە من حەسەن زیرەک هەمیشە بە ئەتودێکی دایانێ بۆ گۆرانی بێژانی نەتەوەکەمان کە لە تەمەنێکی 52 ساڵیە کۆچی دوایی کرد کە لە هاگبەکەیانە ئەتوانی بڵین دەریایەک لە ئاواز و گۆرانی تر هەبوو دووبارە سەری ڕێز و نەوازش بۆ کۆچی ناوادەی کاک عەتا لە ساڵیادی کۆچیە بەس ئەو ناڵێنەوەکو کاک جەزاش ئاماژەی پێەیە ئەم هونەرمەندانە نمونەی کاک عەتا چاوشین ڕاستە بەجەستە لێمان دوورن بەڵام هونەرەکەیان گۆرانیەکەیان بۆ هەتا ئەتایە لە ناو دڵ و دەروونمان ئامێنێتەوە منەمێ دەستخۆشی لەم برایانە بکەم کە ئەم یادیان ساز کردووە کاکە حەمید کاک بەشدار کاک دیاری ئەم دوو برا ئەزیزە و سوپاسی ئامادەبوونی ئێوەژەکەی سوپاس بۆ کاک جەزاش چاوشین گیان لە بری زۆرێک لە هونەرمەندان شەرمەزارم لە بریوانەی کە جارێک تێڵێم کە تۆ بە کرێکاری دانیشتی ئاوازەکەتانە بە کرێکاری دانیشتی شعرێک دەنووسی و ئێستا شەوانە هەندێک جیرفانن لە بەروبوومەکەی تو ئەچنەوە تکایانی ئەوە یادکردنەوە ئێمە وەکو کۆمەڵی هونەری ملی کوردستان شەوی شەممە 27 مانگ ئەو ماوەی 30 ساڵە لەسەر یەکە مەیادی حەسەن زیرەکەکەینەوە چۆن تۆ لە بیرەکەین کوڕی شارەکەمان هونەرمەندی خاچی و خۆشەویست ئێمە زیاتر لە 30 ساڵ یادی مابلیەکەینەوە هەموو ساڵێک یادی حەسەن زیرەک یادی نەمران بەڵام بەداخەوە هێدیە دێبینینم ئەم شتانە کاڵە بێتەوە کە زۆر زۆر ناخۆشە هونەرمەندێکی خۆشەویست لە ڕۆژهەڵاتەوە کە هاوڕی خۆشەویستی ئێمەی کۆمەڵی هونەری ملی کوردستان بە دەنگە زوڵاڵەکەمێ بە مەقامێک ڕۆحی عەتا چاوشین شاد کە پێی بڵێ ئێمەی هونەرمەندان تۆمان خۆش جستووە ئەگەر عەزیێت نەبێت خوا و مقابلەیەک تۆست زەحمە نەبێ من تەقدیمم کردبوو ئەگەر یارمەتیم بەن یەک کاگومێجیان بفەرمی وێرە سپاس دەکەم بۆی بەرنامەکەمان نەوچڕێ خزمەتانەکەم ئێستا کاگومێت بە مەقامێک لەبەرەوەی وەکوە بینن بەس ڕاگەیان نە بە ڕێزەکان لێرن چاویان ماچەکەم کاگومێجیان خێر بێخۆ سپاس بۆ وفاداری سپاس دەکەم ڕۆحی چاوشینمان بۆ شاد کە بە دەنگات سلامت من کەسێک لە شتاسان هەر بەسەڵی مەقامێک بڵێ لە بەیانە ڕێز و سڵاو خۆشەویستی بۆ سەرجەم هونەرمەندان و هونەرپەروەرانی خۆشەویست لە هەموو کوردستان ڕێز و سڵام هەیە بۆ مامۆسانەی کە لەم جمعی حازرن بە یادی مامۆسایی خۆشەویست مامۆسا عەتا چاوشینەوە خوای لی خۆش بین ئینشەڵا کە جێگای بەهەشت بەرین بێ ئەوانەی کە بە ڕەنج و ئەرکیشانی خۆیان هونەریان پاراستووە ئەوانەی کە بەڕاستی بە نانەکزیە هونەریان پاراستووە بەس بەداخەوە من ڕخنەی کە گرم لە وەکو لایەنگری هونەرێ وەکو بەسیترین پلێک لە هونەرە لایەن خۆمەوەڵێم تکا و ڕجایە قەیناکە با هونەر لە کاتی لە دوای مردنی ڕێزی لێ نەگرێ لەو کاتێش کە زیندوون ڕێزیان لێ بگرن ئەلحەمدولیلا لە کوردستان ئێستا زۆر هونەرمەندی باشمان هەیە زۆر پێشکەوتومان هەیە با ئەو ڕێزەی بگیرێ ئەوانەیش کە لە ناومان نین و لە بینمانی ئێستا با لە بیر نەکرێن با هەریاد و بیریان هەر زیندوو ببێت ئینشەڵا کە بەرەو پێشترە ڕۆین یادیان هەر لە بینمانە و یادیان سەوز و گرامیە بێت
مەدەر لەو دنیا و پڕ لە تاڵیا لەو دنیای پڕ لە تاڵیا سبەینێ لە کاوچی لێ قەومان ببینم ئەم بەروو ئەو بەرمای چۆڵ و خاڵیەوە بمصلحتي رزي تداو بهنري جين بسر با هنر من بدردي سري خزمو كسمي تلجين مي بين نلجب مو نخوش بم ببينم تانيا يلا دواي مرقم سر مزار مشو ببين يلا دواي مرقم سر مزار مشو ببين ببيوام كرنجان دواوري هنرم شون دبين ببيوام كرنجان دواوري هنرم شون دبين فينو جانو روح وجسم دادنيم نيش بدوايوان لمري قدا ديمو دي نيش بدوايوان لمري قدا ديمو خۆی گەورە داواکارم کە یاد و خاتر و بیرەوەری ئەو مامۆستایانە هەر لە دڵمان زیندوو بێت و هەر لە بیرەوەریمان بمێنێ هەتا چۆن ڕەنج و زەحمەتێکی زۆریان کێشاوە مامۆستایگیان بە شانازی و خۆشحاڵی و ئەمشەو ئەمڕۆ لە شارە لە باوەشگیرەکەی سلێمانی لەم کۆمەڵ و مەجلیسێتە بەشداریم کردووە مامۆستایگیان تەمەن درێژ بووی سواز زۆر پارچە مەسخای هەتا چاوشین نەمر یەکێ لە گۆرانیەکانی مەبەستم پێشکەشەکەین و بە گەرمی بەخێرەتی میوانەژەکەم کە ئێستا هاتن یاخوا بەخێر بێن هاوڕێکان ئەگەر
کەسێک شتێکیە بێڵێت ئەتوانێت بفەرمێت ئەگەر هیچیش نییە تەنها منەوەیە سرم دا ئەنوێنم لە ئاستی گەورەی ئێوە کە ئامادە بوون لە ئاستی و دەسۆزانی کە لێرن و مەراسیمی ساڵیادی هونەرمەندان سیر بکەن هی ماملەی حەسەن زیراکی ساڵح دیلانی هیچ هونەرمەندێک بێ هەر ئەو بە گۆرانی مۆسیقا کراوەتەوە ئێمە هەرگیز زیادمان لەسەر مەزارەکان نەکردووە لەبەرەوەی هونەرمەند تا لە ژیانە بەخۆی چرایەکی ڕووناک بۆ بەخشینی خۆشی و شادی و یعنی بۆ دڵخۆشکردنی ئەمە بووە لەبەرەوە چاوشێنجانێ مامڕۆ ئەو قەرزی کە لامان بۆ هاتوین لە خزمەت هابین ڕۆحە شاد بێ تۆ لە یاد ناکەین سواسی ئامادەبوونتانەکەم بەخێر بێن بە تایبەتی جارێکی ڕام ڕاگەیاندنەکان و ئەو براو بەڕێز و خۆشەویستانی کە لێرە بوون ئەوانی کە خۆیان بە هاوڕێی بە وەفا دۆسۆزانی سواسی بێوەفایی ئەوانەشەکەین کە زۆر نزیک بوون لە عەتا چاوشین ئەوانە زۆر سپاس